ئەم بەشەی گفتووەکە لەوانەیە سەختترین بەشی بێ، نەک لە بەرەوەی کە ئەو شتانەی تایە وتراوە شتانێکی گرنگن، لەبەرەوە تێکەڵکاریەکەیە تێکەڵکاریەکە بە جۆرە کراوە کە زیادکردنەوەی ئاسان نیە. تامان ئەویش لەو خود بە دوور و درێژەی کالیکلیسایەکە دەیەوێ بۆ بە سوکراتی بسەلمێنێ کە هێز سەرچاوەی هەموو ڕەوایەتێک و ئەوانەی بەهێزن بەهۆی بەهێزیەکەیانەوە حەقی ئەوەیان هەیە زاڵ بن بەسەر ئەوانەی کە بەهێزن و حکمیان کرد. ئەمە یاسای سروشتە لایەوە، یعنی سروشت وای داناوە وابێت. کە دەڵێ سروشت وای داناوە وابێ ینی هەر گەردوون لەسەر ئەوە دامەزراوە، لەسەر ئەوە دامەزراوە کە زاڵەکان لە ناویە فەرمانڕەوایی بە زیوەکان بکەن و لە ڕێگەی هێزەوە زاڵ بن بەسەریانە و وەکو بڵێی بیان کەن بە بەشێک لە خۆیان، بیان کەن بە بەشێک لە جەستەی خۆیان. تاوان لە بەرامبەر ئەمەوە پێی وایە کالیکلیس هێزێکی دش هەیە، ینی بەرامبەرێک هەیە کە بەرە شتێکی تر هەیە کە بەرامبەر یاسای هێز دەبێتەوە، وانی ئەمی تریان هێز ڕەوایەتی دەدا بە هێزەکان زاڵ بن بەسەر لاوازەکانەوە حکمیان بکەن. تاوان لێرە بە حەسەبە قسەکەی کالیکلیس جیهان گەردوون وا دامەزراوە کە لەگەڵ بەهێزەکانە بێ نەک لەگەڵ لاوازەکانە بێت. ینی هەر لە ئەساسەوە گەردوون ئاوا دامەزراوە کە ئەوەی لە ناو گەردوونا بەهێزە زاڵ بێ بەسەر ئەوە کە لاوازە، کەواتە هەر وجود خۆی لەگەڵ چیایە لەگەڵ ئەوایە کە بەهێزە. ئەگەر دووتریش بڕۆین دەڵێن ئەوەی ئەم گەردوونەی هێناوەتە بوون مادام وا دایڕشتووە وا دایناوە کە زاڵەکان تایە حکمڕانی بەهێزەکان حکمڕانی لاوازەکان بکەن، کەواتە ئەویش ئەوەی کە دایناوە ئەویش لەگەڵ ئەوایە لەگەڵ هێزایە و ئەویش بوونی لەسەر هێز دامەزراوە. یعنی ئەگەر شتێکی ئاوا هەبێ فەرزەن لێرە گریمانەی شتێکی ئاوا بکەین بیرکردنەوەکەی کالیکلیس درێژکەینەوە بۆ ئەو هێزەی کە گەردوونی دروست کردووە. ئەو کاتێ ئێمە تەسەووری هێزێک دەکەین کە بەو قانونە ئیش دەکا، ئەوانەی بەهێزن لای ئەوانن کە دەبێت پاداشتیان بدرێتەوە، ئەوانەش لاوازن دەبێت سزا بدرێت. بەمانایەکی تر خواوەندێکمان هەیە ئەم خوایە لەسەر ئەساسی هێز حکم دەکات. ئەوەی کە لە تاقیکردنەوەکەی ئەو دەردەچێ ئەوانن کە دەتوانن هێزێکی زیاتر بەدەست بێنن، ئەوانش لە تاقیکردنەوەکە دەکەون ئەوانن کە بەردەوام بەرەو لاوازێکی زیاتر دەڕێت. یعنی لێرە لەناو ئەم نظامە هێز لە هەموو شتێک بەهای زیاترە و هێز جەوهەری هەموو شتەکانە. هێز بەها دەدا بە شتەکان، شتێک بەهێز بێ بەهادارە، شتێک بێهێز بوو بێ بەهایە. ئەمە تەمان بەگشتی فکرەکەی کالیکلیسە. تەمان کالیکلیس هەر لە بەرامبەر ئەمە کە خۆی لەگەڵ ئەم سیستەمی هێزایە باس لە شتێکی تر دەکا کە بەرامبەر هێز ڕادەوەستێت و دەیەوێت دەستکاری ئەم یاسا سروشتێ بکە. تەمان حەسەب ئەو ناولێنانەی کە ئەو ناویناوە ئەمە سروشتە، دەست لێدان لەم سروشتە شتێکی خراپە. بۆچی؟ چونکە شتەکان وەک ئەوەی کە هەن حەقا هەبن، نەک وەک ئەوەی کە دەستکاری دەکرێن و لە حاڵەتی تەبیعی خۆیان دەردەکرێن. یعنی
شتێکی تر هەیە دەیەوێت شتەکان ئەوەی کە هەیە لە ناو گەردوونە ئەو سیستەمە دەستکاری بکە و ئەوەی کە هەیە لە ڕێڕەوی خۆی لایدا ڕێڕەوی تەبیعی خۆی وەلادان لەم ڕێڕەوە تەبیعیەش چییە؟ تاوانباریانی تاوانکردنە تاوانێ ئێمە دەست لەوە بدەین ڕێگری بکەین لەوەی کە سروشت حکم بکات ڕێگری بکەین لەوەی ئەو شتانە وەک ئەوەی کە هەنوانە بن تاوان لێرە بە بەکارهێنانی ئەوەی سروشتیە یعنی هەوڵ دەدا ئەو ئامانجەی کە فەلسەفە هەیەتی کە عیبارەتە لەوەی شتەکان وەک ئەوەی کە هەن دیان بینی نەک وەک ئەوەی کە ئێمە دەمانەوێ دیانیان فکرەیە لێرەوە دەباتەوە لای خۆی ینی دەکاتە ئەساسێک بۆ ئەوەی پارێزگاری لەو سیستەمی هێز بکە یعنی چی ینی هەر کەسێک بیەوێ دەستکاری ئەو سیستەمە بکە ئەوە چی کردووە ناڕەوایی کردووە بۆچی چونکە گەردوون و وجود هەمووی لەسەر ئەساسی ئەو سیستەمە دامەزراوە ئەی ئەوانە کیان کە دەستکاری ئەم سیستەمە دەکەن ئەوانە لاوازەکانن ئەوانن کە ناتوانن بەهێز بن و ئەوانەی کە ناتوانن بەهێز بن لە جیاتی ئەوەی لە ڕێگەی هێزەوە ینی قبولی یاریەکە بکەن و بچنە ناو ئەو یاری هێزەوە کە هەیە و قبولی ملکەچیەکە بکەن قبولی حکمی بەهێزەکان بکەن دێن لە ڕێگەی هێزەوە نا لە ڕێگەی فێڵەوە لە ڕێگەی خەڵەتاندنەوە هەوڵ دەدەن ئەوانەی بەهێزن هێزەکەیان حکم نەکات ئەو کاتە ئەو یاسایە تێک دەشتێ کە یاسای ئەو یاسایەیە کە ئەوانەی بەهێزن دەبێت فەرمانڕەوایی و حکمی ئەوانە بکەن کە لاوازن لاوازەکان لای ئەو لەبەر ئەوەی ناتوانن وەک بەهێزەکان بن و مادام وەک بەهێزەکانیش نین حەقی فەرمانڕەواییان نییە کەواتە دەبێت چی بکەن دەبێت شتێک بدۆزنەوە بۆ ئەوەی لەمە دەرچن ئەویش چییە؟ ئەوەیە کە کالیکلیس ناوی دەنێ نەریت ناوی دەنێ یاسا یانی ئەو کاتە یاسا بۆ چییە؟ یاسا لێرە بە پێچەوانەیە و تەسەورە باوەی کە دەڵێ دایمە یاسا لەگەڵ بەهێزەکانایە ئەمە بە پێشەوانەوە کالیکلیسەمە دەڵێ یاسا لاوازەکان دایدەنێن لە بەرژەوەندی خۆیانە بۆچی؟ بۆ ماڵیکردنی بەهێزەکان بۆ ئەوەی کە دەست و پێی بەهێزەکانی پێ ببەسنەوە بۆ ئەوەی وا بکەن ئەو هێزەی هەیانە کاری خۆی نەکات لە پەکی بخەن یعنی لێرە حەسەبە تەسەوری کالیکلیس نەریت و عادات و تەقالیدەکانی کۆمەلگا یا ئەو سیستەمە کۆمەڵایەتی کە دانراوە بۆچی دانراوە؟ بۆ دانانی حدودە بۆ دەسەڵاتی بەهێزەکان لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی یەکسانکردنەوە یەکسانکردنەوەی هێزەوە یعنی لاوازەکان چەند هێزیان هەیە ئەوەندە حەق دەدەن بە بەهێزەکان هێزیان هەبێ بەڵام ئەمە چۆن دەکەن؟ ئەمە بە فێڵ دەکەن چۆن بە فێڵ ئەمە دەکەن؟ ئاوا دەیکەن کە لاوازەکان وەکو وا بێت هەر لاوازەکان لە ناو دنیا بن جارێ ئەوەی کە هەیە لاوازەکانن هیچ تاکو بەهێزەکان لە دایک نەبوون بەڵام کاتێ بەهێزەکان لە دایک دەبن ئەمان دێن چی دەکەن؟ ئەو سیستەمە دەخەنە مێشکیان ئەو حکایەتانە دەبنە مێشکیانەوە کە ئێوە ئەگەر بەهێزتر بوون ئەو هێزەی کە بەدەستی دێنن خراپە لەبەر ئەوە هەوڵ بدەن کە بەهێزتر نەبن لەوانی تر لە دۆخی یەکسانیان لەگەڵەوانی ترا بمێنەوە و ئاوایان فێر دەکەن کە داوای زیاتریان نەبێت لە داوای لاوازەکان و مڵکی زیاتریان نەبێت لە مڵکی لاوازەکان بۆچی چونکە ئەگەر ئەمەیان کرد ئەوە ناڕەوایی دەکەن
لە کاتێکا لای کالیکلیس لەبەرەوەی ئەمانە خاوەنی هێزن ئەوان ناڕەوایی دەکەن کە بەم خەڵەتان نەیان ئەوەیان ڕاگرتووە لە ناویانە کە هێز حکم بکات. یعنی ئەوان بەفێڵ هەر ئەو کەسانەی بەهێزن خۆیان وا لێ دەکەن لە ڕێگەی ئەعتیقاداتانەی کە دروستی دەکەن لە ناویانە کە ئەمە شتێکی خراپە دەستی بۆ نەبن، وایان لێ دەکەن ئەو هێزەی هەیانە خۆیان بیبەسنەوە لە ناو خۆیانە. یعنی چۆن بیبەسنەوە؟ بۆ نمونە من پێم وتراوە شمشێرێکم لایە یا چەکێکم لایە بۆ بەرگریکردن لە خۆم، بەڵام شتێک دێ پەلامارم دەدا حیوانێکە بۆ نمونە، بەڵام قەبیلەکەم پێ وتوم ئەم حیوانە مقەدەسە. مادام مقەدەسە نابێ هێز بەرامبەری بەکاربێنی، یعنی نابێ بیکوژیت، نابێ بەرگری بکەی. ئەو کاتە من هێزەکەمەیە بەڵام چی دەکەم؟ بەڵام بۆم نییە بەکاری بێنم. یعنی من خۆم هێزەکەی خۆمم دەبێت بیبەسمەوە لە جاتی ئەوەی ئەم هێزە بەرەڵاکەم بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر حیوانەکە، دەبێت چی بکەم؟ ئەم هێزە هەر خۆم بامان هێز بیبەسمەوە ڕێگەی نەدەم پەلاماری حیوانەکە بدە، ڕێگەی نەدەم زاڵ بێ بەسەر حیوانەکە. یعنی ڕێگە نەدەمەوە هێزەی لە ناو بازوومایەوە لە ناو شمشێرەکەمایە کە بەکارگێت ئیش کات. یعنی بە خۆیان دەبەستنەوە هەر لە منداڵیەوە. بۆ لە منداڵیەوە؟ چونکە ئەمانە لە منداڵیە هیچ هۆشیارێکیان نییە، هیچ نازانن، پێویستیان بەوەیە دێنە ناو دنیایەکەوە پێی ئاشنانی، هەروەکو چۆن ئێمە دەچینە ناو شارێکەوە کە لە ناو ئەو شارە نازانین بەرەو کوێ بڕۆین، ناچارین بۆ ئەوەی بزانین بەرەو کوێ بڕۆین و ئاشنابین بە شارەکە، دەبێت ئاعتیماد بخەینە سەر ئەو خەڵکەی کە لەوێ هەن. و ئەوان هەرچیان وتیان فلانە شوێن لە فلانە شوێنە، بۆ نمونە تۆ برسیتە دەتەوێت بچی لە شوێنێک نان خۆیت، نازانی مەتام لەکوێیە، کاتێ بەو کەسە دەڵێ لەکوێیە ئەو هەرچی وت تۆ بەرەوە شوێنە دەڕۆی، چونکە تۆ نازانی وا دەزانی ئەو دەزانی. جا لە منداڵی کە کاتێککە ئەم منداڵە دێتە بوون، ئەم منداڵە وەکو وایە ڕێگاتی بێتە ناو عالەمێک کە هیچی لەبارەوە نازانی، بۆ ئەم منداڵە پشت دەبەستێ بەوانەی دەوروبەری. و لای کالیکلیس ئەوانەی دەوروبەر لاوازەکانن، وەڵام ئەمانەی پێیا دەبن لە ناو ئەمانە خەڵکێکگەیە خاوەنی هێزە، بەڵام ئەو هێزە بۆ تایە دەرناکەوێت، چونکە کۆمەلگا هەر لە منداڵیەوە ئەوەی نیشان داوە بەکارێنانی ئەو هێزە قەدەغەیە، خراپە، ناڕەوایەتیە. لێوەیە کالیکلیس دەڵێ کۆمەلگا نەریت فێری ئەویان دەکا هەر لە سەرەتاوە، دەڵێ عیب و عارە ئەگەر ئێوە زیاترتان هەبێت لە لەوانەی کە لەگەڵیانن. ئەڵێ ئەمە تەنها فێڵێکە نەریت و ئەو عادات و تەقالیدەی کە کۆمەلگا دەیخاتە ناو منداڵەکان تەنها فێڵی لاوازەکانە لە بەهێزەکان، و ئەمە ناڕەوایەتیە بەرامبەر بەهێزەکان، چونکە وا لە بەهێزەکان دەخەڵەتێنێ، وا دەکات کە هێزەکەی خۆیان بەکارنێن. تاوان دەڵێ لێرەوە وشەی ستەمکاری ئەلێرەوە دروست بووە. ستەمکاری شتێکە پێناسە کراوەتەوە لەلایەن بەهێزەکان. تەبەن ئەم قسانە هەمووی لەکوێوە دەکات؟ لێەوە دەیکات کە سوکرات پێشتر ئەوەی ساخ کردوێتەوە، دەڵێ ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران. ئەوەی ستەم دەکا کارێکی قێزەون دەکا، بەڵام ستەم لێکراوەکە کارێکی قێزەونی نەکردووە، ئەم کارێکی قێزەون و ناشرینی کردووە. دەیەوێ بڵێ سوکرات تۆ لەگەڵ لاوازەکانی، چونکە ئەوەی کە ستەم دەکا ئەگەر بەهێز نەبێ ستەم ناکە، لەبەر ئەوەش بەهێزە کە ستەم دەکا حەقی خۆیەتی، چونکە یاسای سروش ئەو ڕەوایەتی پێداوە، وە گردون لەسەر ئەوە ڕاوەستاوە کە دەبێ ئەمەی بەهێزە وەزیفەی ئەوەیە، هەر ئەمەی بەهێزە وەزیفەی ئەوەیە زاڵ بێ بەسەر ئەوەی کە لاوازە.
وەزیفەی ئەوەیە ئەم زاڵبوونە ناودراوەستەم لە کاتێک ئەمە ئیشە ڕاستەقینەکەی ئەوەیە کە بەهێزە وار کەس لەم ئیشە لای بدات ئەوە ناڕەوایەتیکردنەکە لە ئیشەکە لای بێت تەمەنەمە ڕەوایەتی دەدا بە هەموو دیکتاتۆریەتێک ڕەوایەتی دەدا بە هەموو ستەمکاریەکە هەیە و ستەمکاری هەر خۆی شەرعیەت لە چێوە وەردەگرێت لەمە وەردەگرێتکە لێرە ئەم باسی دەکاکە ئەوەی بەهێزە ڕەوایە ئەوەی بەهێزە هەرچی بکە ڕەوایە بەهێزەکان هەرچی بکە ڕەوایە وە لاوازەکانیش ئەگەر بێت و بیان نەوێ ئەو بەهێزە لە ناو بەرن بە هەر بە فێڵ و بە هەر شتێک ئەوە چییە؟ ئەوە ناڕەوایە بۆچی؟ چونکە ئەمانە بە تاک بێزن بەرامبەری بەڵام ئەگەر ئەمانە بیان کۆ ببنەوە وەسەیتەرە لە بیان بینەکەیان بکوژن بەهێزەکە بکوژن ئەوە چیان کردووە؟ ئەوە گەورەترین تاوانیان کردووە. تامان لێرە کۆمەڵەشت تێکەڵ کراوە جا من هەوڵ دەدەم لێرە تا دەتوانم ئەو شتانە جیاکەمەوە. لە کۆی قسەکانی کالیکلی سێ شت باش دەکرێت: یەک هێز، دوو زاڵیەتی، سێ مڵکیەت. تاوان هێز بنەمای زاڵیەتیە و زاڵیەتیش ئەوەی زاڵە حەقی خۆیەتی کە ئەو شتانەی هەبێ کە هەن مادام کەسێک توانی شتێک لە کەسێکی تر بسێنێ توانی لێ بسێنێ و ئەوەی بەرامبەر نەیتوانی بەرگری لێکە کەواتە ئەم شتە هی ئەوە. بۆچی؟ چونکە ئەو نەیتوانیوە بەرگری لێ بکە. ئەمە وەکۆ وایە کەسێکە منداڵێک کەوتووەتە نێوان دوو کەس تووزانە. ئەم منداڵە یەکێکیان بێهێزە ناتوانێت منداڵەکە پارێزێ، ئەوی تریان بەهێزە دەتوانێت بیپارێزێ. ئەو کاتە بە پێی یاسای هێز حەقی کامیانە منداڵەی لابێ؟ حەقی ئەوەیانە کە دەتوانێت بیپارێزێ. بۆیە ئەگەر ئەم پەلاماری ئەویدا منداڵەکەی لێسێنێ نەیتوانی منداڵەکە بپارێزێ لەوەی کە ئەم بیبا کەواتە حەقی ئەمە کە منداڵەکە لای ئەم بێت. بۆچی؟ چونکە ئەم دەتوانێت منداڵەکە لە دەستێکی تر بپارێزێ کە دێدەیبا یا مڵکێک بامانشەوە. ئەسەو نمونونەکەی هێرقل دێنێتەوە، دەڵێ هێرقل ڕۆژ ئەو گایانەی لەو پیاوە سند گاکان حەسە بە عەقدێک نەبوو، حەسە بەوە نەبوو، ئەم بە دیاری پێی نەدا، بەکرێنش لێ نەکرێت، چونکە بەکرێن و دیاری ئەمە چیە؟ لێرە هێز حکم ناکە. ئەی بەچی لەیسەن؟ چوو لەی سند و بردی. بۆچی؟ بۆ ئەوەی پێی بڵێ ئەمانە هی منن. بەچە حەقە هی ئەوە؟ بەوەی کە من بەهێزترم لە تۆ ناتوانی لای خۆت بیان هێڵیتەوە من دەتوانم لێت بسێنم. مادام توانی ومە لێت بسێنم کەواتە ئەمانە هی منن. ئەمە لێرە ئیشارەتە بە مڵکیەت. لە شوێنێکی تریشا لەو شوێنێک کە دەڵێ لاوازەکان ئاوا دەبەنە مێشکی بەهێزەکانەوە کە نابێ جوان نییە و قێزەونە ئەگەر زیاتریان لە خەڵکی تر هەبێ، دەبێت لەگەڵ ئەوانە یەکسان بن، دەبێت بە قەدەر ئەوانیان هەبێ. لێرەش ئاماژەیەکی تر بە مڵکیەت هەیە، ینی پەیوەندیەک هەیە لە نێوان هێز و زاڵیەتی و مڵکیەتە. و دواتر مەوزوعەکە بەڕاستی کە سکرات مناقەشەی دەکا لەسەر مەوزوعی مڵکیەتەکە خەز دەبێتەوە لە ڕێگەی مڵکیەتەکە ئەو سکرات ینی گفتوگۆی ئەم فکرەیە هەڵدەوەشێنێتەوە کە کالیکلیسەتی نمونەیەک دێنێتەوە. لەو نمونە باس لەوە دەکا کە ئایا ئەوەیان بێسترە دەبێت لە هەمویان زیاتری هەبێ. لە ڕێگەی ئەو نمونەوەەوە ساغ دەکاتەوە کە ئەم فکرەیە وانی. بەس ئەوەی لێرە هەیە
تێکەڵکردنە لە نێوان هێز و زاڵیەتیە. تاوان دواتریش لەگەڵ مڵکە، یعنی ئەوەی زاڵە مڵک هی ئەوە، ئەوەی بەهێزە ئەوە زاڵە. بەس لێرە ئێمە بابزانی ئایا ئەوەی بەهێزە هەر دەبێت زاڵ بێت، یا دەکرێ یەکێک بەهێز بێ و زاڵیش نەبێ؟ دەکرێ یەکێک بەهێز بێ لاوازێک پەلاماری بدا وەشتەکانی بەرێ و ئەو هێزەکەشی بەکار نێنێ بۆ ئەوەی کە ئەم شتانە نێڵێ بەرێت. وەڕێگەی بداوی بە. تەبەن دواتر هەر باز لەوە دەکا کە فەلسەفە ئەمە دەکا، ئەڵێ سکولات تۆ خەریکی چی هونەرێکی؟ هونەرێکەوە لێ دەکات تۆ لە بەرچاوی تۆ مڵک و ماڵەکەت بەرن و کەچی تۆ نەتوانی پارێزگاری لێ بکەی. یعنی دووشت هەیە، یەکێکیان ئەوەیە من شتێکم لێ دەبرێ دەتوانم هێزم هەیە کە نێیاڵم بیبەن، بەڵام چی دەکەم؟ ئەم هێزە بەکار نایێنم کە نەیبەن. یعنی چی؟ ئەمەوە دەگەێنە شتێکی تر هەیە بەجیال لە هێز، چونکە لای ئەم ئەگەر ئەمە وابێ یاسایەکی زەروری بێ لە نێوان ئینسانەکانە، ئەوەی بەهێزە ناتوانێ هێزەکەی بەکارنێن، یعنی ئەوەی بەهێزە دایمە دەبێت زاڵ بێت. بۆ نمونە خێڵە گەیە زۆر بەهێزە، ئەم خێڵە توانای ئەوەی هەیە زاڵ بێ بەسەر خێڵەکانی دەوروبەریە، ماڵ و مڵکەکەیان بەرێ، حکومڕانیان بکە، باجیان لێبسێنێ، بیان کا بە خزمەتکاری ئیرادەی خۆی، ویستی خۆی. یعنی ئەم هەرچی ویست ئەوانیش ئاوا بجوڵێنەوە وەکو چۆن ئەم خۆی هەرچی ویست جەستەی خۆی خێڵەکەی بەو شێوە دەجوڵێتەوە، ئەو هێزەی هەیەی بە ئاراسەیە بەکاری دێنێ، بامان شێوە خێڵەکەی ترکە دەبێتە خێڵێکی بەزی و ئیرادەی ئەم سەرۆک خێڵە، ئەم هێزە، ئەم پاشایە چوزارمە ڕێز عەشیرەتە، ئەمە خێڵەکەی تریش ئاراستە دەکات بە هەمان ئاراستە. بۆ نمونە ئەگەر بیەوێ ئەو هێزەی کە هەیەی وەی خێڵەکانی تریش کە زاڵ بۆ بەسەریانە بەکاری بێنە بۆ داگیرکردنی خێڵێکی تر، ئەو کاتە کە فرمانیدا بچن بۆ شەڕ هەموو خێڵەکان پێکەوە دەچن بۆ شەڕ. لێرە بەزی وەکان و لاوازەکان هەردووکیان لە ژێر یەک فرمانان، ئەو فرمانش فرمانی کێ؟ فرمانی بەهێزەکان. تەبەن ئەمە عەسەبیەتە و ئەوەی کە خەلدون باسی دەکات لەسەر ئەمە دادەمەزرێت، لەسەر زاڵیەتێکی زیاتر. یعنی خەلدون کە باسی دەوڵەت دەکات لە باسی دەوڵەتی خەلافەت دەکات، یعنی ئەو دەوڵەتانەی کە لە سەردەمی خەلافەتی ئیسلامیە هەبوون، ئەوە نیشان دەدا کە ئەسڵەن مەوزوعی دین لە دامەزانی دەوڵەتە هیچ وجودی نەبوو. ئەوەی کە هەبووە چییە؟ مەوزوعی زاڵیەتیە، زاڵیەتێکی زیاتر. تەمان لێرە کالیکریس باس لەو وەزە دەکات، ئەوەیە کە دەڵێ دارا چی وای کرد کە بێت یۆنان بگرێ، ئەی باوکی چی وای کرد بچێ بدا بەسەر جەنگ لەگەڵ سکیتەکانە هەڵگیرسێنن. یعنی ئەوانەی بەهێزن جەنگ هەڵدەگیرسێنن لەگەڵ ئەوانی ترا بۆەوەی داگیریان کەن. تەمان ئەمە وا دەکا کە ئەوی تر ببێ بە بەشێک لە جەستەی ئیرادەی نەفی دەبێتەوە، یعنی ئیرادەی ئەو خێڵەی تر کە بەهێزە ئەوەی نەفی دەبێتەوە هێزەکەی نییە، ئەوەی نەفی دەبێتەوە ئیرادەکەیە کە ئاراستە دەدا بە هێزەکە. یعنی چی ئیرادەکەیە کە ئاراستە دەدا بە هێزەکە؟ بۆ نمونە خێڵێکی داگیر کردووە، ئەم خێڵە نایەوێ خۆی شەڕ لەگەڵ خێڵێکی ترا بکا بدا بەسەریانە، بەڵام ئەم خێڵە زاڵە دەیەوێ بدا بەسەریانە، ئەو کاتە ئەو خێڵە بەزیوە ناچارە ئەو هێزەی کە هەیەی بەو ئاراستەیە بەکاری بێنێ کە
خێڵە زاڵەکە دەیەوێت لە کاتێکا خۆی نایەوێ ئەو هێزە بۆ داگیرکردنی ئەو خێڵەی تر بەکاربێنێ باوا بیرکەینەوە ئەمە خێڵێکی بەهێز داوێتی بەسەر خێڵێکی تراکە لاوازە و داگیری کردووە و جەستەکەی هێناوە تێکەڵ بە جەستەی خۆی کردووەوە بۆ یەک ئیرادە حکمی هەردوو جەستەکە دەکات بەچی بەوەی کە ئیرادەی خێڵەکەی تر نەفی بۆتەوە ینی ئیرادەکە کراوەتە دەرێ دابنێ ئەو خێڵەی پێشوو لەگەڵ خێڵێکی تر پەیوەندێکی زۆر باشیان هەیە و زۆر کۆمەکی یەکیان کردووە چاک بوون لەگەڵ یەک بەڵام ئەم خێڵە زاڵە لەگەڵ خێڵەکەی تر مشکیلەی هەیە ئەم خێڵە زاڵە دەیە بچێ خێڵەکەی تر داگیر بکە بە حکمی ئەوەی خێڵەکەی تر کە دۆستی ئەو خێڵەیە بەزیوە ناتوانێ ئەو هێزەی هەیەی ڕێگەی لێ بگرێ بە ئاراستەی لە ناوبردنی خێڵەکەی تر ئیرادەی خێڵە بە زاڵەکە کاری پێ بکات ینی لێرە ئەوەی نەفی دەبێتەوە چییە؟ ئیرادەیە ینی بە معنایەکی تر سیستەمی هێز چی نەفی دەکاتەوە؟ ئیرادە نەفی دەکاتەوە ویست کە ئاراستە دەدا بێ هێزەکە ینی وجودی هێز ناکاتە زاڵیەتی ینی شتێک بە هێزە بەهۆی ئەوەی کە بە هێزە وە کۆمەڵە شتیتر لە دەوروبەریا هەن لاوازن بەهۆی ئەمەوە بە هێزە زاڵ نییە بەسەر ئەوانەی کە لاوازن ئەیکەی زاڵیەتی دروست دەبێت کاتێک ئاراستە دەدرێ بەم هێزە بە ئاراستەی چی؟ بە ئاراستەی لاوازەکە ئەوەی کە ئاراستە دەدا بەهێز ینی هێز لە خۆیە بەبێ بوونی ئەم ئاراستە پێدانە بەرەو ئەوە ناڕواکە ئەوانەی لاوازن بەم شکڵە منەظەمە بیان کە بە بەشێک لە خۆی بۆ نمونە دابنێ کۆمەڵێ خێڵ هەیە لە دەوروبەری یەکترا خێڵێکیان زۆر تەمرین دەکەن و زۆر ئازان بەس خێڵەکەیە زۆر مسالمە و ئازانی هین ناکە ینی ئەو هینانەی لە ڕووی جەستەیەوە بەهێز نین ئەوەی وا دەکەم خێڵە بدا بەسەر ئەو خێڵە چییە؟ لە ڕاستیایی ئەوە نیە کە بازوویان بەهێزە مادام هەر بازووی بەهێز بوو بەبێ ئەوەی بەبێ ویستی خۆی ئیتر پەلاماری ئەوی تر دەدا دەبێ ئیرادەیە کە بێت ئەم ئیرادەیە ئەم هێزە ئاراستەکە بەرەو ئەوەی کە ئەوەی لاوازە زاڵ بێ بەسەریە ئەمەی کاینەکەی کالیکلیس هەڵدەوەشێنێتەوە ئەوەیە کە هێز لە خۆیە زاڵیەتی تیانی ینی هێز لە خۆیە زاڵ نابێت هێز لە خۆیە نەزاڵ دەبێت نەزاڵ نابێت ینی لەویا هینە هیچ ڕەبتێکی بە زاڵبوونەوە نییە هێز وەسیلەی زاڵبوونە خۆی زاڵبوونەکە نییە ئەگەر خۆی زاڵبوون بێت دەبێ هەموو ئەوەی کە بەهێزە زاڵ بێ بەسەر ئەوەی کە لاوازە بەڵام واقعی گەردوون واقعی ژیان ئەوەمان پێ ناڵێ کە کالیکلیزێڵێ کالیکلیز لە شوێنەکە دەڵێ لەناو حیوانەتەکان ئەم یاسایە بەڕێوە دەچێ بەهێزەکان دەچن لاوازەکان دەخۆن زاڵ دەبن بەسەر لاوازەکان بەڵام ئایا ئەمە وایە؟ تەبەن ئەگەر بەهێزەکان زاڵ بن بەسەر لاوازەکان لەناو بەرن و بیان خۆن بۆ ئەوەی خۆیان بەهێزکەن وەکو چۆن خێڵێک ئیرادەی خێڵێک نەفی دەکاتەوە و دەیخوایانی بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی ئەو جەستەیە هەیەی ئەو هێزەی کە هەیەی بێتە هێزێکی زیاتر کە خۆی ئاراستەی دەکات ئەگەر ئەمە ئاوا بواە ئەو کاتە چی؟ ئەو کاتە یەک جۆر دەمە ینی لە ململانەکە یەک جۆرە زاڵەکە وەلامیان زاڵترە بەسەر هەموو ئەوانی ترا زاڵ دەبوو ئەو کاتە جۆرەکان نەدەمان لە ڕاستیە تاکە یەک جۆری زاڵ دەما ئەی بوونی جۆرەکان تەنانەت لە یەک ژینگەی سروشتیە
بۆ نمونە لە غاباتێکە چەنەها جۆر حیواناتت هەیە، ئەمانە لەناو هەموویانە میل نییە، ینی لەناو بەهێزەکانە میل نییە بۆ زاڵبوون بەسەر هەموو لاوازێک لە لاوازەکانی ناو گیانەوەرەکانە، میل هەیە بۆ هەندێکیان ئەمیش لەوە نییە کە بەهێزە بۆیە پەلاماری دەدا. لە ڕووی سروشتیەوە وا دیاری کراوە کە ئەمە پێویستی بەوەیە. فەرەزەن گیاخۆرەکان گیا دەخۆن گۆژ ناخۆن، ئەمە عیلاقەی بەهێزەوە نییە کە ئەو زیندەوەرانە دەخۆن کە لاوازن و گیان ڕۆکین ڕۆکەکان دەخۆن. لە کاتێکە بۆ نمونە گایەک دەتوانێت پشیلەیەک بخوا بەس نایخوا، گایەک دەتوانێت مشکێ بخوا بەس نایخوا، دەتوانێت زاڵ بێ بەسەریا بەس نایکە. هەر سروشتیش وا ئەوەی لە ناویا داناوە کە ئەمەنەکە، ینی حەدی بۆ داناوەکە چی بخوا و چی نەخوا، زاڵ بێ بەسەر چیا و زاڵ نەبێ بەسەر چیە. ینی لە ناو تەبیعە خۆیە چی هەیە؟ سیستەمێک هەیە کە ڕێگە دەدا بە بەهێزێک بەسەر لاوازێکە زاڵ بێ، نەک بەسەر هەموو لاوازێکە. ینی بۆی دیاری کردووە قەدەغەکردنێکی سروشتی هەیە لەوەی کە گایەک لەگەڵەوەژا هێزی هەیە زیندەوە حیوانێک بخوات. ینی ئەمە مەوزوعەکە لە هێزا نییە. ئەگەر حسابی هێز بکەین ئەسپێک زۆر بەهێزە، بەڵام ئەوەی ڕێویەک دەیکا ئەسپێک نایکە. بۆچی؟ چونکە نظامێکەیە هێزەکەی کۆنتۆڵ کردووە، نظامێکەیە پێی دەڵێ ئەم هێزەی هەتا، ینی ئاراستەی دەداتی، ئاراستە بەهێزەکە دەدا بەرەو شوێنێک وە ڕێگەی لێ دەگرێت کە ئاراستە ببێ بەرەو شوێنێکی تر. بۆ نمونە هێزی ئەسپەکە ئەو سیستەمە ئاراستەی دەکات بەرەو گیایەکە پێویستێتی بۆ خواردن بیخوا، بەڵام ئاراستەی ناکات بەرەو ئاسکێک کە پەلاماری بدات و بیخوا. لەوەشەوە نییە کە دانی خواردنی ئەو گۆشتەی نیە. ینی ئەو ڕەبتی تەنانەت بە هێزی شەویلگە و ئەو شتانەی ئەوە نییە. لە ناوە ئەمە ڕێک خراوە. ئەمە گیا سازە بۆ تەبان ئەم گیایی کە دەیخوا لەگەڵ جەستەی ئەوە سازە و هیچ ڕەبتێکی ئەمەش هێز تایە حکم ناکە، کەواتە لەمانەوە دەگەینە ئەوەی کە ئەسڵەن نەریتێکی سروشتیەیە خۆی ڕێگرە لە بەردەم چیا؟ لە بەردەم زاڵبوونە. ینی سروشت هەر خۆی ئەو شتانەی سیستەماتیک کردووە کە بەهێزەکانیان زاڵ نەبن بەسەر هەموو لاوازێکە. و ئەمەی بۆ دیاری کراوە ئەو هێزە ئاراستەی چی بکات و ئاراستەی چی نەکە. ینی هێزێکی کوێر نییە هەر شتێکاتە بەردەمی توانی بیهاڕێ بیهاڕێ، نا شتێکەیە دێتە بەردەمی دەتوانێت بیهاڕێ و لاگە عینی کاتی شاچی دەکا خۆی لێلا دەدا. کەواتە ئەوەی بەهێزە ینی ئەوە ناکە لە سروشیشە، ینی ئەوە ناکە زاڵە بەسەر هەموو لاوازێک کە لە خۆی لاوازترە. و ئەمە ئەم یاسایە ئەمەی کە کالیکلیس دەڵێ هەلت بە هەر لە ناو سروشتا جارێ ئەمە ئێمە دەیبینین بە پێچەوانەی ئەوەوە. ئەمە تەسەورێکی زۆر ڕواڵەتیە. کاتێک ئەم شێرێکی بینیوە ئاسکێک دەخوا ئەمەی تعمیم کردووە وای زانیوە ئیتر هەرچی لاوازە مادام ئاسکەکە لاوازە شێرەکە بەهێزە بەوەی هێزەکەەوە شێرەکە لەبەرەوەی هێزیەیە بۆیە ئاسکەکە دەخوا. لەمەوە ئەوەی کردوێتی بە قاعدەیەکی تعمیمی کردووە کە هەرچی هەر گیانەوەرێک لە سروشتا بەهێزە پەلاماری ئەوە دەدا کە لاوازترە لە خۆی.
لە کاتێکە هەر ئەم شێرە چۆن پەلاماری ئاسیەک دەدا پەلاماری پشیلەیەک نادا کە لە ئاسکەکە کەمتر بەهێزە پەلاماری مشکێک نادا پەلاماری شتێکی تر نادا بەس پەلاماری کۆمەڵە شتی دیاریکراو دەدات ئەمە چی دەگەیەنێ ئەوە دەگەیەنێ ئەم هێزە سیستەماتیک کراوە یعنی بۆی دیاری کراوە کە پەلاماری ئەمێزە لەکوێ بەکار بێ و لەکوێ بەکار نێت لەبەر ئەوە هێز خۆی زاڵیەتی دروست ناکە هێز ئیرادەیەکی دەوێت کە ئیرادەی زاڵبوونە بەکاری دێنێ بۆ زاڵبوون بە معنایەکی تر دەکرێت لە ناو ئەوانەی کە لاوازن ئیرادەی ئەسڵەن زاڵبوون زیاتر بێت لەوانەی کە بەهێزن بەڵام لەبەر ئەوەی هێزیان نییە ناتوانن مارەسەی ئەو زاڵیەتیە بکەن دەکرێت لە ناو دوو خێڵە خێڵێکیان هێزی هەیە بەڵام مارەسەی زاڵیەتی نایەوێت زاڵ بێت لەگەڵەوەشا دەتوانێت بەس نایەوێت لە کاتێکە خێڵێکی تر هەیە کە لاوازە ناتوانێت بەڵام دەیەوێت زاڵ بێت یعنی لێرە دەبێت دووشت هەیە لەیەکی جاکەینەوە دەتوانێت و دەیەوێت ئەمە دووشتی جیاوازە ئەوەی کە یەکێک دەیەوێت دەتوانێت بەڵام مەرج نییە بیەوێت یعنی لە توانایە هەیە شتەکە بکە بەڵام نایەوێ بیکات کەواتە گەل لە ناو حەیواناتە سیستەمێکی سروشتیە بێ بۆ ئەوەی کە هێز بە مطلقی حکوم نەکات یعنی تر ئاوای لێ نەیە کە بەهێزترین ئەوەی کە لە هەموو شتێ بەهێزترە ئەوانی تر هەمووی بخوا هەرخۆی بمێنێتەوە سیستەمێکەیە بۆ ئەوەی ڕێگری لەمە بکە بامان شەوە لە عالەمی ئینسانیشە بەهۆی بوونی ئیرادەوە ئەوی تریان شێرەکە لە دەستی خۆیان نییە کە پشیلەکە ناخوا و بەڵام ئاسکەکە دەخوا یعنی ئەمە بە ئیرادە نییە ئەمە هەر سروشتیان سیستەماتیک کراوە مەیلێکی غەریزی چۆن مەیلێکی غەریزی هەیە بۆ ئەوەی ئاسکەکە بخوا هەمان مەیلی غەریزی نییە بۆ ئەوەی کە سەگەکە بخوا لە مرۆڤە ئەوەی کە حکم دەکا هەر مەیلە غەریزیەکە نییە شتێکی تر هەیە کە پێی دەڵێن ئیرادەی ئینسان ئەوەی کە دەمەوێ یا نامەوێت نەک حەزی لێ دەکەم و حەزی لێ ناکەم دەمەوێت یا نامەوێت جا ئەوەی کاری کلیس دەیەوێ هەم سیستەم لە ناو تەبیعە نەفیکاتەوە هەم چیش نەفیکاتەوە هەم ئیرادە لە ناو ئینسانە نەفیکاتەوە لەوە دەڵێت دارای فارس لەبەر ئەوەی بەهێز بوو بۆیە هات شەڕی لەگەڵ گریکەکانە هەڵگیرسان دەی لە کاتێکە دەکرا بەهێز بێت و نەیەوێ شەڕ هەڵگیرسێنێەوە زۆر دەوڵەت دەبووە بەهێز بووە بەڵام شەڕی لەگەڵ دراوسێکە هەڵ نەگیرساندووە لە حاڵەتی بەرگریا بووە یانی ئەگەر ئەو پەلاماری بدایە ئەم بەرگری دەکردەوەنا ئەم خۆی پەلاماری ئەوی تری نەگەدا بەڵام کاتی ئێمە سەیری ینی بەعام سیر دەکەین بەهۆی ویستی زاڵبوونەوە ئەوەی کە بەهێز دەبێت مەیلێک ینی ویستی بۆ زاڵبوون بۆ دووست دەبێت بۆ وانەی کە لاوازن بەڵام ئەمە لە هەموو حاڵەتێکە ئاوانی میلەت هەیە هەر عەسڵەن مەیلی داگیرکردنی ئەوانی ترینە و هێزیشی هەوێ داگیر ناکات هەر نمونەمان زۆرە ئێستا بۆ نمونە یەکێکی وەکو کەریم خانی زەنگ هەموو شتێک لە دەستی خۆیان بوو بەڵام نەبوو بە پاشا سەلاحەدین براوەی جەنگ بوو دەیتوانی سوڵتان و خەلیفەش لابانێ کرد ینی شتێکی ئەمە شتێکی تر هەیە ژیان لە هێز کە پێت دەڵێ بکە و مەکە ئەم هێزە چی لێ بکە و چی لێ مەکە کالی کلیس ئەمەی کە
ئەم هێزە چی لێ بکە و چی لێ مەکە دەتوانێت چی لێ بکە و چی لێ نەکە ئەمە نەفی دەکاتەوە هەر هێزەکە دەبێتە چی هەر خودی هێزەکە دەبێتە ئیرادەکەش یعنی ئەوەی بەهێز بوو ئەوە ئیرادەی هێز ینی ئیرادەی لە هێزەکەوەیە ویستی لە هێزەکەوەیە مادام هێزی زیاتر پێیا کرد ئەوە چی دەکا ئەوە ئەوەی لاوازە پەلاماری دەدا ئەمە تەبان ئەگەر لە تاریخا ئێمە سەیریکەین ئەو دەوڵەتانەی فعلەن دروست بوون و هێزیان پێیا کردووە بەوەی هێزەکەیانەوە پەلاماری ئەوانی تریان داوە و دروستبوونی ئیمپراتۆریەتە گەورەکان هەمووی سەرچاوە لەم هێزەوە دەگرێت بەڵام هەر لە ناو تاریخیشان نمونەت هەیە کە میلەت هەیە مەیلی بۆ ئەم زاڵبوونە نییە لەگەڵ ئەوەشا کە بەهێزە زاڵ نابێت ئەوی تر کە جەنگی لەگەڵ دەکات دەچێت دەیبەزێنێ سەیتەرەی لەسەر دەکات ینی دەیبەزێنێ زاڵ دەبێ بەسەریە بەڵام لە عینی کاتە لە چیان نەیەڵێتەوە لە دۆخی بەزیویان نەیەڵێتەوە تەنها ئەوەندەیە پێی بڵێت تۆ ناتوانی زاڵوی بەسەر منە ئەگەر جەنگی هێزم لەگەڵ دەکەی ئەمە هێزی منە لەبەر ئەوە جەنگم لەگەڵ مەکە تۆ لە شوێنی خۆت و من لە شوێنی خۆم ئێستا و دەوڵەتە شارەکانی ئەسینا ئاوان ینی ئسپارتە لە هەمویان بەهێزترە ئەگەر وا بواە ئەسپارتە دەبواە ئەوانی تر هەموو سەری ئەوانی تر هەموو بخوا تەبەن ئەمە ڕوونادا حتا هاتنی ئەسکەندەری مەکدۆنی ئەسکەندەری مەکدۆنی فعلەن لە ڕێگەی هێزەوە ئیتر ئیرادەی هێز لەویا لە ناویا پیا دەبێ ینی هێز تەحەول دەکا بۆ ئیرادە هێز حکمی ئیرادە دەکا هەر کاتێ من بەهێزتر بووم لە تۆ دەبێ پەلامارت بێن لێرەوە کە هێز پیا دەکا ئیتر ئەم هێزە ناوەستێ هەر حەز بە زاڵیەتێکی زیاتر دەکاوەی ابن خەلدون دێڵێ هەوڵدانە بۆ زاڵیەتێکی زیاتر تەبەن لە ناو تاریخا زۆربەی دەوڵەتەکان لەسەر ئەم زاڵیەتێ دامەزراون بەڵام ئەمە ینی ئەوە نا دەوڵەتی ترت هەیە ینی دەوڵەتی ترت نییە کە مەیلی بۆ ئەم جەنگانە نییە بۆ داگیرکردنیوانی تر نییە جا لێرە کالی کلیس لەلایەکەوە دەیەوێ پێمان بڵێ ئەم یاسا سروشتە یاساییەکی جەبریە ئەی باشە ئەگەر جەبریە ئەگەر ئەوانەی بەهێزن ینی بۆیان نییە زاڵن چونکە ئەگەر یاساکە سروشتی بێ دەبێت جەبری بێ ینی ئەوەی بەهێزە نابێ پەلامار نەگا نابێ سەیتەرە نەکا بەسەرەوەی لاوازە نابێ بەڵام ئێمە نمونەمان هەیە هەم لەناو حیواناتە هەم لەناو عالەمی ئینسانیەکە ئەو بە نمونەی عالەمی حیوانات و عالەمی ئینسانی دوو نمونە دێنێتەوە بۆ پشتگیریکردن لە بۆچوونەکەی بەڵام ئێمە لە هەردوو حاڵەتەکە نمونەمان هەیە کە بوونی هێز ملزەمی زاڵێتی نیە ینی مادام هێزە بوو دەبێ زاڵێتیشە بێت هێزەیە بەبێ زاڵێتی هێزیشەیە دەبێتە هێزی زاڵبوون ینی تەحەول دەکا بۆ زاڵێتی ئەوانەی ئیرادە لەلایەن گرنگە نەک هێز ئەوە هێز لەژێر حکمی ئیرادایە بەس ئەوانەی هێز لەلایەن گرنگە ئیرادەیان دەکەوێتە ژێر حکمی هێز ینی هەر کاتێ هێزیان زیاد بوو ئیرادەیان ناتوانێت ڕێگری بکات لەوەی کە ئەو هێزە ئیشی خۆی نەکات کە ئیرادەیان نەفی بۆتەوە تاوان ئەمانە ئەگەر شتێکە بێ بە ناوی کۆیلە لە ڕاستیە هەم بەهێزەکان هەم بەهێزانە هەم ئەو بەهێزانە کۆیلەن کە هێز حکومیان دەکا هەم ئەو لاوازانەش کۆیلەن کە مەحکوم دەبن بە هێز لە شوێنەکە دەڵێ ئەمە دەبێ ئەوانەی دەبەزن دان بنێن بە زاڵیەتی ئەوانی ترا دان بنێن ینی ئەگەر دان نەنێن ناڕەواییە یعنی چی؟ یعنی ئەوانش کە بەهێز دەبەزن لە ڕاستیان نابەزن دەکرێت نەبەزن چونکە بەزینەکە دەبێ ئیلانا ئەوی تر دانی پیابنی قبولیکە بەڵام دەکرێت تۆ یەک ئەمەیان بەهێز بتوانێوی تر
ببەسێتەوە بیگرێ بەڵام ناتوانێت شتێکی پێ بکات کە خۆی نایەوێت. بۆ نمونە دەتوانێت خیالێک محاسەرە بدا و بیگرێ دوای ئەوە گرتی و کەوتە ژێر سەیتەرەی هەوڵ بدا ئەم خێڵە بەکار بێنێ بۆ کوشتنی خێڵێکی تر بۆ لە ناوبردنی خێڵێکی تر. ئەم خێڵەت لەبەر ئەوەی ئیرادەی هەیە لەبەر ئەوەی زاڵ بوونەکەی قبول نەکردووە قبولی ئەوە نەکردووە ئەو فەرمانڕەوای بێ لێرە دەتوانێت بەڵێ ناچم بمکوژە بەس ناچم. تۆ دەتوانی بەهێزەکە لە ناوم بەری بەڵام ناتوانی سەیتەرە لەسەر ئیرادەم بکەیت و ئەوەش مەوزوعە لێرە ئیرادەکەیە. تۆ ئیرادەکە دەرێنا لەو ئەو کاتێ هێزەکە ئەم ئیرادەیەی تر ئاراستەی دەکات بەڵام ئەم ئیرادەیە لە ڕێگەی هێزەوە لە ناو ئینسانەکانە دەرناهێنێت. ئەگەر خۆت تەسلیمی نەکەی هەر ئینسانە ئیرادەی خۆی تەسلیم نەکات یعنی ئیرادەی خۆی نەفی نەکاتەوە ئەو ئیرادەیە بە هێز نەفی ناکرێتەوە. لەبەر ئەوە هەموو ئەوەی کە هێزی هەیە ئەگەر لە ڕووی هێزیشەوە ئەوی تر داگیرکە داگیرکردنەکەی نیشانەی زاڵبوونی نییە بەسەریا چونکە زاڵبوونی ئەو کاتە دەردەکەوێت بەسەریا کاتێک فرمانێکی پێکرد بە شتێک کە ئەم خۆی نایەوێ بیکا ئەگەر هاتوو بە فرمانی ئەم کردی یانی چی؟ یانی دانی ناوە بە زاڵێتێکە. جا لێرە هەموو ئەم شتانە هەیە کاتێک ئێمە گوێمان لە کالیکلیزە کالیکلیز بە جۆرە تەسویری شتەکان دەکا و فعلا هەز دەکەی ئەمانەی دێڵێت تەواو بەڵام تەواو بوونیان لەوەیە کە ئێمە فعلان شتێکی جزئی هەیە گشتیمان کردوێتەوە. بۆ نمونە کاتێک پڵنگێک ئاسکێک دەخوا ئێمە وا دەزانین ئەمە تعمیم دەکەین دەڵێن مادام پڵنگەکە لەبەرەوەی بەهێزە ئاسکەکەی خواردووە کەواتە ئاسکەکەش لاوازە کەواتە پڵنگ هەر شتێک لە خۆی لاوازتر بێ دەیخوات. بەڵام ئەم قاعدەیە لە ڕاستیا گشتی نییە و پڵنگ هەر شتێک لاوازتر بێ لە خۆی پەلاماری نادا و نایخوات. کەواتە لە ڕێگەی کاتێ لە مێشکی ئێمە ئەم شتە ئێمەش وەکو کالیکلیز ئەمەمان تەعمیم لەلا تەعمیم بوو ئەو کاتێ ئێمە دەڵێن چی؟ دەڵێن کالیکلیز ڕاست دەکا ئەی ئەوە نییە پڵنگەکە ئاسکەکە دەخوا بەڵام لێرا بیرە لەوە نەکردوێتەوە ئەی ئەوە نییە پڵنگەکە بۆ نمونە فلانە شتی تر ناخوا کە لاواسرەلی وەزاڵیش نابێ بەسەریە ئەگەر ئەو پەلاماری نەدامەقینێ بەسەریەوە. و لە ناو ئەمە ئیرادەی سروشت ئەگەر بگونجێ ئەمە بڵێن کالیکلیز ئەسڵەن ئیرادەی سروشتی نەفی کردوێتەوە چونکەوە ئیرادەی سروشتە لە ناو شێرەکە دەڵێ ئەوە بخۆ ئەوە مەخۆ ئەو ویستی سروشتە. کالیکلیز ویستی سروش نەفی دەکاتەوە تەناچی دەیەڵێتەوە هێزەکە دەیەڵێتەوە کەواتە ئەوەی دەیڵێت لە ڕاستیا سروش نییە ئەوە مادەیە ئەوە مادەیە نەک سروش لە ناو مادەشا ینی دەبێت فعلەن بە شوێنی ئابڕۆیم بزانین لە ناو مادە ئەوەی بەهێزە زاڵ دەبێ بەسەرەوەی لاوازە. ئەگەر ئێمە لە مەوزوعی جوڵا شتەکە وەرگرین ئەو شتەی کە هێزی زیاترە دەتوانێت ئاراستەی جوڵەی ئەو شتە کە هێزی لەم کەمترە بگۆڕێ بەو ئاراستەی کە خۆی دەیەوێت. بۆ نمونە شتێک دانراوە عەرەبانەیەک دانراوە ئەم عەرەبانەیە دەکرێت ینی بەهۆی ئەوەوە کە جادەکەی خوارە خلۆر بێتەوە بەرەو خوارەوە ئەمە بە ئینە سروشتەکە بەرەو خوارەوە دەڕوا بەڵام هێزێک گەیە کەسێک دێت بەهێزترە لەو هێزەی کە لە عەرەبانەکە بۆ خوارەوە هەیە دەتوانێت چی بکە؟ دەتوانێت ئاراستەی هێزەکەی بگۆڕێت بەو ئاراستەی کە خۆی دەیەوێت بیگۆڕێ بە ئاراستەکەی کە خۆی دەیەوێت. وە لێرە شتێک دەبینین ئەوەی بەهێزە دەتوانێت ئەوەی کە لاوازە لاواستە هێزی کەمترە لە خۆی
ئاراستەکەی بگۆڕێ بەو ئاراستەی خۆی. بەڵام ئەم یاسایە لەناو چیایە؟ لەناو مادایە و لێرە لەناو ئەو بڵێنەوەی کە هەیە لەسەر چی چۆن دروست بووە؟ سروشتە و مادە. سروش فۆرم دەدا، مادە مادەکەیە و هیولاکەیە. و کە دەڵێن سروش فۆرم دەدا ینی نەریتی کارکردن دەدا بە مادە. نەریتی کارکردن بە مادە، نەریتی کارکردن بە مادە یانی چی؟ یانی ئاراستە دەدا بەو هێزەی کە تایەتی. پێی دەڵێ واوە بڕۆ، واوە مەڕۆ. لەبەرەوە کاتێک ئێمە ئەم شانە ورد ناکەینەوە، هەر ئاوا بە درشتی دەیان بینین هەست دەکەین ئەوەی کالیکلیس دێڵێ ڕاستە و نمونەشی هەیە بۆ ئەمە کە فڵانە لە تاریخا نمونە دێنێتەوە، دەڵێ لە ناو حیواناتی شەعار وایە، کەواتە ئەوەی حکمی گیان دەکا هێزە. بەڵام ئێمە ئەوەمان ساغ کردەوە کە هێز بەتەنیا شتێکە، زاڵیەتی شتێکی ترە، تەنانە مڵکیەت شتێکی ترە کە من بڕیار بوو باسی کەم، بەس ئەمە هەڵدەگرین بۆ وانەی دواتر.